سلااو بیلاڕۆف لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی و لەگەڵتانم پێشنگای نێودەوڵەتی سلێمانی کە گەورتی پێشنگای لە سەراستێرا لە ڕۆژی سێشەمەوە کراوەتەوە تا ڕۆژی یەکشەمە هەفتەیە بەردەوام بێ ڕۆژان لە کاتژمێر 11 سەر لە بەیانی تا کاتژمێر 7 ئێوارە کراوا بێ زیاتر لە 150 کۆمپانیا بەشدارن لێرە بەرهەم و کاڵا و خزمەتگوزاریەکانی خستۆتە ڕوو تۆی هاوڵاتی و بازرگان توانی سەردانی پێشنگای نێودەوڵەتی سلێمانی بکەیت لە نزیکەوە بازرگان و خاوەنکار و بەرهەم و خزمەتگوزاریەکانیان بینی لە کوالەتی دڵنیابی ئەوەیشی کە زۆر گرنگەوەیە بەشێکی زۆری ئەو کۆمپانیا و دامەزراوانەی لێرە کاڵاکانی خستۆتە ڕوو خزمەتگوزاریەکانی خستۆتە ڕوو داشکانێکی زۆریان کرد وەروەها ئۆفەری تایبەتیان هەیە و دیاریشیان هەیە بۆ کەسانی کە سەردانی پێشنگای نێودەوڵەتی سلێمانیەکەن بێگومان لێرە ژمارەی زۆر لە کۆمپانیەکان بەشدار هەن لە بابەتی پێداویستی ناوماڵ تا ئۆتۆمبیل تا خواردن و خواردەمەنی تا کۆمپانیەکانی تایبەت بە خزمەتگوزاری وەکو زانکۆکان هەروەها پەیوەندیەکان ئیتیساڵات ئینتەرنێت بە کۆمپانیەکانی دیکەش بابەتی کومبار و فەرش و هەروەها پێداویستی ئەساسیاتی ناوماڵیش وەکو تەسیساتی ناوماڵیش لێرە بەشدارن بەگشتی هەموو جۆرە ئەو کاڵاوشمەکانی کە ڕۆژانە پێویستمان هەیە پێویستمانە لێرە بەردەوامە و سوودێکی زۆر باشێ بێ هەم ئەتوانی زانیاری زۆر باشە دەستکەی لەسەر و کاڵانە ئەمتوانی بە نرخێکی کەمتر بیان کڕی بۆی کە گفتوگۆ بکەین زانین بەشێک لەو کۆمپانیانی کە لێرە یاخود ئەو دامەزراوانی لێرن کاڵا و خزمەتگوزاریان خستۆتە ڕوو چ ئۆفەرێکیانێ بۆ وڵاتیان لە ڕوو کوالێتیەوە چۆن ئاستی پێشنگاکە چۆنە لەگە هەر یەک لا بەڕێزان کەمالکەریم بەڕێوەبەری کۆمپانیای گرانلاند هەروەها بەڕێز دارەوان حەمەوتەبێژی کۆمپانیای فاستلینگ گفتوگۆکەین کاک دارەوان ئێوەکو کۆمپانیای فاستلینگ چۆن بوو بڕیارتانە لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی بەشدار بن و ئاستی پێشنگاکەش چۆنە؟ ئێمە وەکو کۆمپانیای فاستلینگ کە کۆمپانیایکی بواری ئینتەرنێتین لە ساڵی 2013 دامەزراوین هەر یەکەم کۆمپانیا بووین کە 4G LTE-مان هێنا کوردستان و ئێستا بەردەوامین و هەم فاستلینگ خۆی کۆمپانیا یەکەم بوو کە توانی خزمەتگوزاری ئیسیم دابین کە بۆ بەکارهێنەرانی کە چەند کۆمپانیایکی من لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست توانیان ئەم خزمەتگوزاریە دابین بکەن. هۆکاری بەشداریکردنمان لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ئەوەیە کە بەدڵنیایەوە پێشانگایەکی لەو شێوەیە کە دەکرێتەوە پێشانگایە کە بەو حەجمە گەورەیە حتمما هاوڵاتێکی یەکجار زۆر سەردان دەکا و بۆ ئەوەی تۆ لە نزیکەوە ڕوبەڕوو فەیس تو فەیس کە ئەو بەکارهێنەرانەی خۆت لەم شار خۆشەویستە ببینی بێگومان دەبێت بەشداری لە پێشانگایەکی لەم شێوەیە بکەیت بۆی کە ڕاو سەرنجیان وەربگری و حتمما ئۆفەری تایبەتیشیان پێشکەش بکەی و لەگەڵ چەندان دیاریت. باش ئاستی پێشنگاکە چۆنە؟ خۆی بڵێ نەڵی تۆ پێشانگاکە لە کاتێک کراوەتەوە کە بەردەوام لە ناوەڕاستی هەفتە تۆزێک کێشەیە بۆ هاوڵاتیان کە بێن بەدەم ئەم پێشانگاویان هەر بابەتێکی تر بەڵام دەکرێت لە ڕۆژانی داهاتوو کە پشوو دەبێت خەڵکێکی زۆرتر بێ لەوەی کە ئێستا سەردانیان کردوین چونکە ئەو پێشانگایە لە چاوەڕوانیەوەی کە خەڵکێکی یەکجار زۆر بێ ئەو کۆمپانیایانش کە هاتوون لێرە بەشداریان کردووە حتمما لەسەر ئەو ئەساسە هاتوون کە خەڵکێکی یەکجار زۆر بێ و سەردانیان بکە بێگومان ئێمەش وەکو کۆمپانیای فاستینگ لە چاوەڕوانی هەموو خەڵکین ینی ئەوانەی کە بەکارهێنەرن و هەر کەسێکی تر کە بێت سەردانمان بکەن و ڕوبەڕوو یەکتریان بین بە شێوەیەکی گشتی خزمەتگوزاریەکانی ناو پێشنگاکە چۆنە؟ باشە؟ تایبەت بە کۆمپانیای فاستینگ یان نا بەگشتی مەبەستە پێشنگاکەیە وەکو باسم کرد بە شێوەیەکی گشتی زۆر باشە پێشانگایەکی لەم شێوەیە کە بکرێتەوە لەسەر ئاستی عێراق کە یەکەمە و گەورەترین نامە خاڵێکی دەتوانم بڵێم ئەرێنیە بۆی کە خەڵکێکی یەکجار زۆر بێ و حتمما لە خزمەتگوزارەکانیش ڕازین بۆیە کە کۆمپانیاکە مەژدار ئەو خەڵکانی کە سەردانی پێشنگای نێودەوڵەتی سلێمانیەکەن سەردانی بوزەکەیەوەکەن و مۆقعیکەتان لە پێشنگای نێودەوڵەتیستانی هیچ ئۆفەرێک خزمەتگوزاریەکتان هەیە بۆ کەسانی سەردانتانەکەن تایبەت بێ بە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی؟ بەدڵنیاییەوە ئێمە کە بەشداریمان کرد بۆەوە کە زیاتر لە خەڵک نزیکبینەوە زیاتر ئەوانەی کە هەم بەکارهێنەری ئێمەن و هەمیش خەڵکی میوانی ئازیزن بۆی کە زیاتر لێمە نزیک بنەوە بەدڵنیایە ئۆفەری تایبەتمان هەیە ئەوەیە کە ئۆفەری تایبەتی شاری سلێمانی خۆشەویست کە 15,000 بوو فری بۆ هەموو شاری سلێمانی بەکاردات ئێستا بە 12,000 لای ئێمە کەس بێتە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی بە 12,000 توانێت و پاکێجە ئەم پاکێجە پڕ بکاتەوە لە هەمان کاتدا سیمکارتەکانمان نرخی 3,000 و 10 گیگا تێدایە بۆ 7 ڕۆژ بەکاردێ و لە هەمان کاتدا ئیم سیمیشمان هەیە بۆ مۆبایلانی کە سەپۆرتی ئیسیم دەکەن ئیسیم دەتوانن بەکاربێنن بە 5,000
ئەم ئیسیم بەکاردێن و لە هەمان کاتە دەگەگاتیدا بۆ 7 ڕۆژەمش بەبەستمە بپرسم تا چەند لە ڕووی شەبەکە و نێتوەرکینگ لە هەموو ژێنەکانی کوردستان هەیە یاخودنا و کەسێک بەشداربووی فارسی بێت چۆن نەتوانێت سوود لە خزمەتگوزارەکان تامەرگێ بەس چمە لای کاکەمان بەبەستمە دواتر و پرسیارەت لێ بکەم کاکەما چۆن بوو ئێوە لە بواری پێداویستی ناوماڵە کارەکەن بڕیارتانە لە پێشەنگایە بەشدار بن و ئاستی پێشەنگاکەش چۆنە؟ زۆر سپاس ئێمە لە زۆر پێشەنگایە بەشداریمان کردووە یاتم جارش بۆی بەشداربووین بۆی بەگەڵ هاوڵاتیانە تێبگەن کە مۆدیلیاتی تازە چییە؟ مۆدیلی ساڵ چییە؟ چی مارکێک و چی مۆدلێک ئەم ساڵ ئیشەکە چی ڕەنگێک ئیشەکە زیاترەوەی زیاتر هاوڵاتیان لێتە ئێرە زیاتری بینێن بۆیان شەرحەکەین بۆ کاڵەکانمان. زۆر ئاستی پێشەنگاکە چۆنە؟ ئەش پێشەنگەکە هەموو پێشەنگایەک خصوصیاتی خۆی هەیە بە تایبەتی پێشەنگای نێودەوڵەتی لە ڕووی ئابووری بۆ ئەو شارە هەم لە ئوتێلەکان لە مەطعەمەکان هەم لەوەی کە لە وڵاتانی دەرەوە لە تورکیا لە ئێران لە هەموو زۆر وڵاتەوەیان ئاشتا من بە شارەکەمان ئەمە تەسیرێکی زۆر زۆری هەیە. دووەم ئێمەش زیاتر لەگەڵ خەڵکان زیاتر ئاشنا بن ئەو شەریکانەوە هەم ئێمەش. زۆر باش ئەو کەسانی کە سەردانی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیە کە سەردانی گرانلاند دەکەن لای ئێوە هیچ ئۆفەر و تایبەتمەندی و خزمەتگوزاریەکتان هەیە بۆیان کە تایبەت بێ بەو کەسانی کە لە پێشەنگایان سەردانیەوەکەن؟ بەڵێ ئێمە با بڵێن زۆربەی کارەکەمان شتی مەکتەبیە شتی زانکۆ و پەیمانگا و شەریکاتی نەوت و گەورەکانە شەریکاتەکانی شەکەین لەگەڵ شەریکانە کە ئیشەکەین با بڵێن ساڵانە عەقدمان هەیە کە توانین سیانیان بۆکەین شتەکان زەمانیان هەیە گرنگتیان هەیە ئەو شتانیان هێنێ کە کوالیتی 10 ساڵ یان 10 ساڵ 15 ساڵ کارکردن بتوانن کاری پێ بکەن. تا چەند لێرە ژمارەی زۆر لە کۆمپانیا و دامەزراوی دیکە بەشدارە چەند دەرفەت بۆ بۆی لەگەڵ ئەوانیشا نزیک بنەوە گفتوگۆ بکەن جیاواز لە بەرهەمەکانی خۆتە؟ ئەو زۆر بەیان تەر ئاشنا و دۆستن کە ئیشمان کردن لەگەڵیانە زۆر شەریکاتیشەیە تازە ئاشنابین پیان کە لە دەروەی هەرێمی کوردستان هاتوون یان لە شارەکانی کە هاتبن بۆی من دەرفەتێکی باشترە. بەنزیکەی ئەگەر ژمارە کردلا بێ یان ئێستا بەردەست بێ چەند ئایتمتان هەیە ئێوە؟ وڵا ئایتم زۆرمان هەیە زۆر 2000 ئایتم زیاتر ئایتممان هەیە چکە مۆدیلاتی ئۆفیس و مۆبیلیات بێحەدە ینی هەم مۆدلی زۆرە هەم ڕەنگی زۆرە مۆبیلیات ساڵانە مۆدلە گۆڕێ. ئەوەرکێت بۆ ئێرە ئەم مۆدلی ساڵی نوێیان پێ ئاشناکەن بەتەکی کە ئێستا مۆدی چییە چ ڕەنگێکە چی باوە بزەبەت ینی ئەو مشتێک کەسێک بێوێت نوێگەری بکات لە ئۆفیسەکەی لە مەکتەبەکەی بەدەر لەوەی کە با بڵێن مۆبیلاتە فڕۆشین دیزایانی شەکەین دیزانی شوێنەکەکەین بە کاملی یان ئەو شەریکاتانە یان ئەو خەستەخانەی یان زانکۆکە و پەیمانگەکان کە ئیشەکەین بە کاملی هەموو ئیشەکانیان بۆکەین لە بابەتی ئەساسی دائیرەکەیان لە هەمووی کامل ئیشەکەین زۆر بەکاملێ. کاک داروان پرسیارەوە کرد ئێوە ئەگە کەسێک لێرە بێتە کڕیارتان سود لە خزمەتگوزارەکانتانەوە بگێت لە دەرەوە بە ئاسانی لە هەموو شوێنەکانتوانێت سودمە بێت لە خزمەتگوزارەکانتان یا بەگشتی ئۆفەرەکانی دیکەشتان چییە؟ بەدڵنیایەوە کە هەر کەسێک کە دەبێتە یوزەری فاسلینگ یان دەبێتە بەکارێنەری فاسلینگ بەڵێ دەتوانێت لە هەموو شارەکانی کوردستان هێلەکە بەکاربێنێ و زۆر بە ئاسانی و ئۆفەری زۆر تایبەتمان هەیە بۆ خەڵکی کوردستان لە ڕۆژانە دەست پێ دەکا هەفتانە و مانگانە ینی بە ژێرەی ئەو ئۆفەرەی کە ئەو هەڵی دەبژێرێت بۆ نمونە ئۆفەرمان هەیە تەنها بۆ ڕۆژێک 1 گیگابایت و ئۆفەرمان هەیە هەفتانەمان هەیە و ئۆفەری لە ئێستا دوو ئۆفەری تایبەتمان هەیە بە ناوی ئابووری کە ئۆفەرێکیان بە ناوی ئابووریە هەردوو ئۆفەر کە لە پاکێجێک پێکدەن کە بە 7000 20 گیگا بۆ ماوەی مانگێک بەکاردێنی و لە هەمان کاتدا بەڵێ لە هەمان کاتدا ئۆفەرەکەی تایبەتتر ئەوەیە کە 9000 30 گیگا بۆ ماوەی مانگێک یعنی ئەمە ڕێک بۆ ئەوەیە کە خەڵکێکی یەکجار زۆر سوودمەند بێت لەو خێراییەکانیان چۆنە بێت بەدڵنیایەوە لە هەموو ئەو شوێنانە کە وەردەگرێ هێلەکە و خێرایی بە خێراترین ئینتەرنێت پێشکەش دەکەین بەڵام ئەگەر باز لە شوێنەکان بکەی ینی تۆ بە هەڵکەوتەی جوگرافی ینی شوێنەکان جیاواز دەبێت خێراییەکەی بە گوێرەی ئەو لۆدێکە لەسەری دەبێت بێگومان گۆڕانکاری لەسەر دەبێت بەڵام ئێمە بەبەردەوام ینی نەک هەر لە
شاری سلێمانی لە هەموو شوێنەکان کە ئەگەر لۆدێک یان هەر کێشەیەکمان هەویان لۆدێکی زۆر لەسەر بێ بەردەوام کار لەسەرەوە دەکەین بورجی تازە و وا دەکەین کە بە باشترین کوالیتی و خێراترین بگاتە هەموو کەسێک. زۆر باشە. لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا خەڵک سوودێکی باشی لێبینە ئاسانکاریە بەڵام هەمان کاریشا فشارێک لەسەر گیرفان دروست بووە لەسەر خەرجەکان زیاد بوو. ئێوەکو کۆمپانیا بیرتان لەوە کرێتەوە خزمەت گوزاریەکانتان لەگەڵ بژێوی و گیرفانی هاوڵاتیان بگونجێ؟ بە دڵنیاییەوە ئێستامە لە زۆر هەرجگە لە ئینتەرنێت لە زۆر بابەتی ترەمە زۆر گوێمان بە بەرژەوەندەکانی خۆمان نەداوە ینی لەو کاتانێک کە تەنانەت وڵاتەکەمان تووشی هەر گرفتێکیان هەر ڕووداویش نەخوازراوە هاتووە ئێمە وەکو کۆمپانیای دەست پێشخەر بووینە بۆ هەموو بابەتێک لەو بوارە ئەنی تەنانەت لە کاتی ڤایرۆسی کۆڕۆنا ئێمە فاسکێدماندانە کە بە خۆڕایی چارەسەرمان بۆ هاوڵاتیان دەکرد لە ماڵەوە و لە هەمان کاتدا لەگەڵ وەزارەتی تەندروستی و پەروەردە هەماهەنگیمان هەبوو بە خۆڕایی خەڵک دەیتوانی ئەو وێبسایتانەی بکاتەوە دێمە سەر ئەو خاڵێکە باست کرد کە بۆ خەڵکی ئاسایی بەدڵنیایەوە وەکو لە سەرتاش باسم کرد ینی تەنانەت ئەمە بیر لەوە دەکەینەوە کە خەڵکێک یەکجار زۆر بە پارەیەکی کەم بتوانێت سوود لە ئینتەرنێت وەرگری ینی تۆ گەر کەسێک بێ ئینتەرنێت بەکاربێنێ پێم وایە کولفێکی زۆر نییە کە تۆ بتوانانی بە 3000 ببی خاوەنی سیمکارتێک و لە هەمان کاتدا بە پارەی 7000 بتوانی بۆ ماوەی مانگێک 20 گیگا بەکاربێنی لە هەمان کاتدا بە 9000 بتوانی 30 گیگا بەکاربێنی واگەر بتوێت بێ سنوور بەکاربێنی بە 15000 لە شاری سلێمانی و دەوروبەری واگەر بتوێت لە هەموو کوردستان ئەنلیمیت بی فریبی بتوانی بە 18000 ینی پێم وایە ئەمە ڕێک ئەو بیرکردنەوەیە کە بتوانین لەگەڵ هەموو خەڵکێک بگونجین بتوانین هەموو خەڵکی ئاسایی هێلەکانمان بەکاربێنێت. دواتر مەبەستمە پرسیاوی لێ بکەم چۆن هاوڵاتی بتوانێت لە نێوان ئەو هێڵە ئینتەرنێتیانێستە زۆرن لە کوردستان جیاواز لە شەریکەکەی خۆتانەبێ ڕازگویانە شتێک بڵین چۆن دەستنیشانی بکات چی هێڵێک باشترە چی بەکاربێنێ بۆ خۆی باشترە بێ هەم لە ڕووی خەرجی و لە ڕووی کوالیتی و تەنانەت سیفتیشەوە کە ئەوە گرنگە بۆ خەڵک لێمەولا دەڵێت کاکەمانەوە ئەو کاڵەوایتمانی هەتانە لە دەروی هەرمی کوردستانی هێنە ناوخۆی هەرمی کوردستان پێم وابێ تا چەند گرنگیتان بە کوالیتیەوە بزەڵکەوە پرسیارێکی زۆر جوان بوو لەبەر خۆت ئەزانی لە کوردستانە و لە سلێمانی مۆبیلاتێکی زۆر هەیە زۆر کەس مۆبیلات دەفرۆشێ بەس مشکلەی گەورە ئەوەیە کە خەڵک و زۆر کەسێ بە ژوێن شتی کوالیتیان ناگەڕێن چکە شتی کوالیتی لە هەموو بابەتەکانی بەرپەی لە ئەساسە چکە ئەساس بەکارهێنین ڕۆژانە بەکارهێنی تۆ ئەوێ ئەو لە قوماشەکەی لە تەختەکەی لە پێکاتەکەی بزانی چییە چی بەکارێنی چکە سێ با بڵێن ئێمە زۆر موادمانەیە فرۆشتمانە 20 ساڵە ئێستاش بۆ خۆیەتی قوماشەکەی خۆیەتی سفزەکەی خۆیەتی ڕەنگەکەی نەڕۆشتووە ئەمە نەمەیمە یعنی بیرەکاتەوە بۆ بیگۆڕێ یعنی ئێمە کە یەک جار پارەی پێیاوە بەڵام بیرەکاتەوە 20 ساڵ پێویست ناگۆڕێ بە تایبەتی لە دایرەی حکوومەکانە یان شەریکاتەکان زۆربیان ئەگەڕێن بە شوێن شتی کوالیتیە بۆ چکە ئەو پارێکی پێ یەک جار پێەیە بەڵام لە دایرەی حکوومەکانە تۆزێک ئیشکال هەیە لەبەرەوەی بە شوێن کەمترین نرخ عەرز وەرگن کام سعرە کەم بێ وەرگن ئەجا با بڵێن زۆر شەریکاتی ئێمە تەسیسمان کردووە 15 ساڵە زۆر شوێنەیە ساڵێک 6 مانگە تەسیس کراوێ ئەساسەکانی گۆڕن کەواتە کولفێکی زۆر لەسەر حکوومەتەکەوێ زۆر باشە نرختان چۆنە کاکەوە نرخمان بە چاو ئەو تەوەن شتی کوالیتی بێگومان نرخەکەی جیاوازتر لەگەڵ شتێکە کوالیتیەکەی بێگومان بەڵام چەند ڕەچاوی ئەوشتان کردووە باردۆخی کۆمپانیاکان لە زروفێکی تایبەت تا بوون دامەزراوەکانی حکومەت نرختان چۆنە؟ بالضبط ئێستێمە بۆ شەریکاتەکان کە ئیشەکەن ئۆڤەری تایبەتمان هەیە ینی داشکانی تایبەتمان هەیە یعنی ئەتوانین با بڵێن کە ئەساسەکانەکردن فترێک دو ئەوە سابەکەی تەصفێ بکەن و زایدەن دیسکاونتێک تایبەتیشیان بۆ بکەین زەمانیشمان هەیەمە لەگەڵەوە گرنتی هەیە ساڵانە ئەگەر شتێک کەم و کوڕێکی هەیە بێتوانین سیانەکەینەوە بەس لە شەریکاتی کە چوە لە دەرەوەی لە سین کڕێوێتی هیچ سامانێکی نییە هیچ سیانەیەکی نییە ئێستا هەموو شتەکانمان هەمووی پارچەی احتیاطمان هەیە توانین کام پارچەی نوقسامی بیگۆڕین هیچ لەگەڵ هیچ کۆمپانیا و براندێکی جیانی لە مەجالەکەی خۆتان لە بوارەکەی خۆتان پەیوەندیتان هەیە وەکو وەکیلی سەرەکی بن دەستی یەکەم بن کە بێنن کاڵەکانە لەگەڵ چەند شوێنە بەو شوێن تقریبا لەگەڵ 5 تا 6 شوێن وەکالەتی ڕسمیمان هەیە
ئەوانش کە ئیشەکەنیگەڵ 3 ساڵ زمانیانەیە کەوانەڵە سێ بەڵام 10 ساڵە ڕوا 3 ساڵ زمانە بۆی ئەو زەمان و سیانەیە پارچێک لە ئەو تا 3 ساڵە شتێکیە بێمە گۆڕی لە سەسابی کۆمپانیا سەسابی خۆمان. وەکالەتکەتان بۆ سلێمانیا بۆ تەواوی عێراق وەرەمی کوردستانە فەرقەکە ئەمانە بۆ هەموو عێراق ئەمانە بۆ کوردستان ئەمانە بۆ سلێمانیە. تا چەند سلێمانی بازاڕێکی باشە؟ وڵا سلێمانی حەسبەن وەزعەکەیە بەڵام ئیتر بەدارن جوڵێکی باشتری باشتر ینی دەرچاومان ڕوونە ئینشەڵا بەر باشترە بێت بەڵام ئێمە هەدەف لا ئێمە فرۆشتن نییە هەدەفەوەیە کە کاڵایەکە فرۆشی بەر کەسێک ئایا شەریکات بێ ماڵان بێت کۆمپانیا بێت بتوانێت ئیسفادە لە کاڵەکانمە بکات ینی بەکاری بێنێ بتوانێت بەکاری بێنێ. تا چەند بازاری پێداویستی ناوماڵ و ئۆفیس و مۆبیلیات و کورسی و مێز و تا ئاخری شتی خراپی تایە؟ وڵا بڵێن یانی ئێستا بازارەکە وای لێ هاتووە خەڵک گرنگی بۆ بە ڕووبکاتە شوێنی باش چکە لەبەر شتی خراپیش هەیە؟ وڵی خەڵکەکە یان با بڵێن دوولایەنەیە بە تایبەتی شەریکات ئەو شەریکاتە گەورەکان بە شوێن شتی کوالیتی ئەگەڕێن ماڵانیش با بڵێن تەقسیم بووە ینی خۆتزانانی ئەگەر کەسێک دارایی باش بێت شتی باشە کڕێ ئەگەر یەکیش دارایی مامناوەند بێت مەجبورە بگەڕێت شتی بێ کوالیتی بکڕێن شتی بە کوالیتیش ینی زۆر کەس هێشتا کڕێت 6 مانگ تێپەڕ ناکەن زۆر مواتەیە هەر بۆ جسمی ئینسان خراپە ینی تۆ لە تەختە لە قوماشەکەی ئەیکڕین بۆ نییە لە ماڵەکەیە ینی پاش مودەیەک ڕەنگەکەی ئەڕات ئەمانە هەمووی بۆ خەڵکی خوا بۆ خەڵکی کە پاری هەرزانی پێ تەمان ئەوە زۆر خراپ دەستێت تا چەند خەڵک کوالیتی کاتە قوربانی نرخ یعنی بەمانایەکی تر شتی کوالیتی کڕە کێشەی نێ نرخەکەی وابیان بە پێچەوانەشەوە نسبەم خەڵکە چۆنە تا ئێستا؟ وڵی ئەویش دوولایەنە بەڵام زۆربەی خەڵک ئێستا تێگەیشتووە کە باشترین شتی باش بکڕێن ئەگەر قەیدانی دارایی نەبێت خەڵک کە شتی کوالیتی باشیەوێ شتێکەوێ بە تایبەتی ئێمە خۆمان بە تایبەت دروستیەکەن ئەگەر بە ئۆڤەری خۆی بۆی دروستەکەن بە دڵی خۆی لە ڕەنگەکەی لە مۆدلەکەی لە ستایلەکەی لە حەجمەکەی چەند بێت زۆر کەسێ ئەو بابەتانەی پێویستە بەڵامی تر ئەو شتی بێکوال خۆی بێ کوالیتی کۆنتترۆل زۆر نوانی کوالیتی ئاگەڕن جان زۆر نوانی بە دوای کوالیتی ئاگەڕن بڵێ بڵێ تایبەتی شەریکە دامەزراوەکانی حکوومەت و یان با بڵێن کۆمپانیا و شوێنە بازرگانیا و با بڵێن یەکجار خەرجیەکان بۆ چکانە بە توای شوێنێک ئاگەڕنکە ڕۆژانە شتە بەکاربێنن ڕاستکە تۆ کولفەیە پارە سەرفەکەی ئەبێ بەکاری بێنی بۆ لێمە 5 ساڵ اینجا بیکۆڕی بەڵام لە دایری حکومەکانە پاش 6 مانگ ئەبێ بچن ئاساسی تازە بکڕن شتی سینیە شتی سینیەگەش سنی باشیە بەڵام شتی بە کوالیتی لەموو شوێنێک کوالیتی باشی خراپەیە زۆر کاک داروان پرسیارە کرد خەڵک لەنا ئەو بازاری کیۆبەرکەی کە هەیە بۆ ژمارە زۆرەی کە کۆمپانیاکان هەر خزمەتگوزاری پەیوەندی و ئینتەرنێت دابینەکەن چۆن هێڵێکی باش هەڵبژێرە لەسەر چ بنەمایە؟ خۆی ئەوە پرسیارشی زۆر جوانە ینی بۆی کە خەڵک لە زاری کەسێک ئەوە بڕیار بدا کە بۆ نمونە هێشتا هێڵە چێ نەبژات من بەو شێوازە قسە دەکەم کە هیچ هێڵەکەم بەکارنێناوە من ئەگەر بمەوێ بەردەوام ئینتەرنێتمە بێ ئەگەر بمەوێ لە هەموو شوێنێک کوردستان ئینتەرنێتمەوی و ئەگەر بمەوێ بەردەوام ئۆفەری نوێم هەبێ و ئۆفەری جیاواز هەبێ حتمان ئەو هێڵە هەڵدەبژێرم بەبێ ئەوەی ناوی هیچ هێڵک بێنم بەڵام ئەگەر سیرکەی ئەو مواصفاتانی کە باسم کرد ڕێک لە کۆمپانیای فاسنگ بەدی دەکرێت بۆ نمونە تۆ لە هەموو شارێکی کوردستان توانی هێلەکە بەکاربێنی وەلا خێرایی خێراترینە وەلا هەمان کادا چەندین ئۆفەرمان هەیە بۆیە بۆ هەر کەسێک ینی تۆگەر واز لە هەموو کۆمپانیاک بێنی ینی خۆت بێنێت جێ ئەو کەسە کە بێوێ هێلێکی نوێ بەکاربێنێ حتمما بیر لەوە دەکاتەوە کە لە هەموو شوێنەکەی بێ چکە بە دڵنیایەوە تۆ سەفەر دەکەی بۆ هەموو شارەکان و لە نێوان شارەکان ئەوە خاڵێکی زۆر گرنگە ینی زۆر جار هەیە هاوڵاتی کە دەچێت لە شارێکە بۆ شارێک ناکرێت تۆ ئینتەرنێتت نەبێت لەو بینە یعنی زۆر جار هەیە خەڵک بە ئینتەرنێت پەیوەندی لەگەڵ خزم و لەگەڵ دۆستان و لەگەڵ ئەو کەسانە هەیە زۆر کەسەیە بۆ نمونە سیفتیەوە لە ڕۆی سیفتیشەوە بێگومان خەڵک دوو کۆمنت و تایبەتمەندی ئەو سمارتفۆنیان هەر بابەتی کتێر ویزەری کتێبێ پارێزراوە بە دڵنیایەوە بە گوێرەی ئەوەی سیستەمەی کە جیهانی دانراوە پارێزراوە هەنی تو ناتوانانی زۆر لامگریکە بە کورتیش وەڵام بیت و سپاس دەکەم
لە ماوەی ئەم ساڵان نرخی هەموو شتێک بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. ئێوەکو کۆمپانیەکەتان بەرەو بەرزبوونی نرخە ناوەنێنیان داشان چکە پرسیارێکی زۆری خەڵکەوە بابەتە. ئێمە یەکێکین لەو کۆمپانیایانەی کە بەردەوام داشکانمان کردووە لەو کاتەش کە وەزارەتی گواستنەوە گەیاندن داوای لە هەموو وەزارەتەکان کرد لە هەموو هێلەکانی ئینتەرنێت کرد کە داشکاندن بکەن ئێمە یەکەم کۆمپانیا بووین بەدەم داواکارێکی چوین و داشکانمان لە سەر هەموو نرخەکانمان کرد وە لە ئێستاشدا کە دەبینین خەڵکێکی یەکجار زۆر لە ڕووی داراییەوە بڵێ نەڵی ناتوانن بژێوی ژیانی خۆیان پێ بکەن ینی زۆر جار هەیە حەز دەکات هێلی ئینتەرنێتیش بەکاربێنێ بۆ ئەوانی ژەو دوو ئۆفەرێک کە باسم کرد 1970 دەتوانێت بۆ ماوەی مانگێک بەکاربێنی. زۆر باش. سپاس بۆ داروان حەمە وتەبێژی کۆمپانیای فاستنگ هەروەها کەمال کەریم بەڕێوەبەری کۆمپانیای گراندلاند بۆ بابەت و پێداویستی ئۆفیس و دامەزراوەکانی حکوومەت و پەیمانگا و زانکۆکان کە شتی کوالەتی و باشیان هەیە. سپاس کە لەگەڵمانە بوون. پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بەرامبەر تا ڕۆژی یەکشەمە بەردەوام بێت. وەگوتم ڕۆژانە لە کاتژمێر 11 بەیانی تا کاتژمێر 7 کراوەیە. لێرە داشکانی زۆر باش هەیە، ئۆفەری زۆر باش هەیە و خزمەتگوزاری زۆر باش و خۆڕاییت پێشکەشەکرێت و کۆمپانیەکانیش هەدیان هەیە بۆ خەڵک لە هەموو چینی توێژەکان لە گەنج لە خەڵکی بەتەمەتەیان منداڵانی ژەتوان لێرە بن شتی تایبەت بۆوانیشێ و لە سەررجەم ئەو کەلوپەل و پێداویستی خزمەتگوزارانی ڕۆژانە تۆ پێویستە لێرە بەردەستە بەتوانین هەم نرخیان بپرسی خزمەتگوزارەکان پرسی و کوالیتیشیان دڵنیابیتەوە. ئابوورێکی باشتان هەبێ هەر شاد.